غوث ابراهيم. لخط الوسط حبيب جعفر، صابر سعيد. پاشکەمێکی تێز ئەچینە نێو ئەم یاریگایە کە کوڕانی سلێمانی کوڕانی کوردستان هەر یەکەیان بەخێرهێنانی دیپیوان کە دیپی دێرینەکانی عێراقە. نعم، الآن يتبادلون اللاعبين الأعلام العراقية. لەسەر یاریگای سلێمانی ڕووبەڕووی ئەمە سگەرانەبنەوە ئاساسی لە هەڵژادەی وڵاتەکەی بکە. درێسی یاری بپۆشێت و یاری ئەنجام بدات. ئەوی جەنابی کاقوبان ئەوی شتێکی نامۆنیە بەلایەمەوە هەمیشە ئەو ژان و هاوڵیشتیمانیانی کوردستان بووە. سلێمانی چیەکەن؟ ئەمێوەتان پێ بڵێم هەر وەک هەمیشە بە سیستەمی چەپکە بڵەکەی مامی بچووک لە تایمی یەکەمدا بۆ دێرینەکانی سلێمانی یاریەکان، لە تایمی دووەمدا بۆ دێرینەکانی عێراقیەکان جێبەجێ لێدرێ خۆ تاڵبانی لێدانێک دەرەوە یاریدادا پارێزە تۆپێک مەترسیدار لێدانێک بەڵام دەرەوە ئەم جارەش کۆرناوە سوود نا مام بەردەوامە هەنگاو بە هەنگاو نزیک دەبینەوە لە کۆتایەکی تایمی یەکەمی یاریەکە هەتاوکو ئێستا 0-0 ناسامە یاریەکەیە. پاوەڵ لە ناوەندی یاریگاوە لە سپۆشانی سلێمانیە چاومان لەسەر ناوچەی زایە جێبەجێکرێ ئاڕاستەکێ تۆپێکی بەرزە وێڵە ئەحمەد سالار ئەحمەد بەڵام نا بەڵزیە ئەمە جانبار لە چوارچێوە یاریەکە بچووکەوە. سلێمانی ماوەیەکی دوور و درێژە پێ نازان لە ڕوو وەرزشەوە، بەڵام ئێستا لێرە و لەوێ وەردە وەرزشی سلێمانی بە ئاڕاستێکی باشدا هەنگاو دەنێت. مەنابەت ئەمەد بەڵام یاریزان هاوڵی سەرکەوتو نابێت لەم هەدیەیە کە پێشکەشی کرد. تۆپێک لەمەڵ ڕاستی یاریگایە پەڕمەترسی و لای عێراقیەکانە لێدانێک بە ئاڕاستی گۆڵ پارێز یۆنس مەحموود الله 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 یەکێک لەو یاریزانە کوردانەی کە ئاستەکان تۆپەکەی تەواوی بڕی دوای ئاسشی گەورە پێشکەشە لەگەڵ هەواری برای دوو ناسامەی گەوران تۆپەکە بە شۆندی عێراقا ذكريات مبارك جول يا يونس. جول يكمل بالجواندي بيكي كان حبيب جعفر نجم العراق خط الوسط، كابتن حبيب جعفر ذلك التاريخ والسفر الخالد. ننتظر ايضا دخول الكابتن والنجم القدير نور صبري. عراقیەکە هەر چۆن مامی گەورە سەرکردایەتی عێراقی کرد لە ساڵی 2006 بۆ 2014 لە ئەو پەڕی تەنگەژی عێراقیە توانی عێراق گێنێتە لێواری ئەمانی و برایەتی و چەپکە گوڵەکەی لەوێش پێشکەش کرد. ئێستاش کاقوبات بە هەمان ڕێگا و ڕێتمی ئەودا هەنگاو دەنێ تۆپێک لە سوچەوە لە لاوە لا یارام کەرەمە یاڵە ئارام تۆپ لە حەمەی کەریمە حەمەی کەریم بۆ ئەحمەد سالار موشەکێک الله 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 تۆپێک موشەکێک ئەمە لە تواوە شێتەوە ئەحمەد سالار ئەمە نمایشی تۆیە ئەمە توانای تۆیە موشەکێکی زەوی بە ئاسمان دووی محەممەدە گۆڵی محەممەد کافێ ئەم تۆپە جێبەجێکرێ ئارام کێ لێدانێ بەڵام بەڕێیاندا بەقەناقسین گۆڵ لەسەر بەردەوامە لەسەر ذات معاني ودلائل بأن العراق تسلسلات جميلة يعيش بها بين الإخوة الكرد والعرب وأيضا من خلال هذه المباراة هي رسائل يستعد في البصرة من السليمانية إلى البصرة إلى الأبواب إلى الشرطة إلى النجف.